سیستمی زانکۆلاین بۆ دەرچوانی دوانزەی ئامادەی کاراکراوە دەچینە لەی گەیلان لەسەر ئەو بابەتە. گەیلان سڵاو لێبێ، بەیانیت باش، زانیاریمان بەرە لەسەر ئەم بابەتە فەرموو. بەیانی باش گەیلان. بەڵێ سڵاتون نەوێت بەیانیتان باش. یعنی وەزارەتی خوێنی باڵا و توێژینی و زانستی ماوەی 4 ڕۆژە سیستەمی زانکۆلانی بۆ دەرچوانی خوێندکاران یاخود دەرچوانی پۆلی 12 ئامادەی کارا کردووە کە سیستەمە کە بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوام دەبوو ئەو دەرچوانی پۆلی 12 کە خواست و خولیای ئەویان هەیە کە درێژە بە خوێندنی باڵا بدەن لە زانکۆ و پەیمانگەکان، درێژە بە خوێندن بدەن. سیستەمی زانکۆلاین کارا کردووە لە ئێستادا تەنیا 4 ڕۆژ لە بەردەست دەرچوانی پۆلی 12 ماوە. ئەوانیش ئێستا وەک دەبینین لەگەڵ کە سوکاریان لەگەڵ دایک و بەچەن دەچنە هاتوونەتە ئەو سنتەر و ئەو شوێنانەی تایبەتە بە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین. لێرە یەک لە سنتەرەکانم کە دەبینی خوێندکارێکی زۆر لەگەڵ کە سوکارەکانی هاتوونە لەگەڵ ئەو کەسانەی کە تایبەت فۆرمی زانکۆلاین پڕ دەکەنەوە، ڕێنمایان پێدەن و فۆرمەکە پڕ دەکەنەوە. بەڵام لە شاری هەولێر و هەرێمی کوردستانیش بەشێک لە سنتەرەکان بە بڕێک پارە ینی ئەو فۆرمە پڕ دەکەنەوە. لە کاتێکدا وەزارەتی خوێنی باڵاش لە ڕێگەی زانکۆکانیشەوە لە ڕێگەی سەرۆکاتی زانکۆکانەوە شوێن تایبەتیان دیاری کردە بۆ ئەوی بە خۆڕایی ئەو فۆرمە بۆ خوێندکاران پڕکەنەوە. دەچمە لای سەرپەرشتیاری ئەو سنتەرە بزانم لێرە سیستەمەکە چۆن پڕ دەکرێتەوە. کاک مەریوان سڵاو لێ بێت، پێم بڵێ لێرە خەڵکێکی زۆر خوێندکارێکی زۆر لەگە کە سوکارەکانی هاتوون، ئەمە پێم بڵێ سیستەمە لێرە لەو سنتەرە چۆن پڕ دەکرێتەوە، ڕێکارەکانی چین؟ بەخێربێن، خێراتن کاناڵەکەتان دەکەم. ئێمە وەکو پەیمانگای پۆلی 12 زیاتر لە 13 ساڵە ئەزمونمان هەیە لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین. ئەوانی کە ئەلێرە پڕ دەکرێتەوە ئەو قوتابیانە هەر هەمویان زۆر بە بێکێشە و زۆر بە ئاسانی دادەنیشین لەگەڵیان بە مرتاحی ساعاتێک ساعتونی وەک 2 ساعت قسەیان لەگەڵ دەکەین، یارمەتیان دەدەین لە ئەو بەشەی کە دایانی ئەڵیان بژێرن بە چەند قۆناغدا دەپەڕێ. قۆناغیەکەم قۆناغەکان ئەوانەی پڕ دەکەنەوە چ ئەزمونەیان هەیە، چین ئەوانەی ئەو سیستەمە پڕ دەکەنەوە شارەزایەکیان لێ هەیە؟ ئەوانەی کە ئەلێرە پڕ دەکەنەوە ئەزمموی زیاتر 3 لە بۆ 6 ساڵیان هەیە، هەموو ئوستازی جامعە و پەیمانگاکان، یان ئەوە تا قوتابی دکتۆرە یانەوە تا قوتابی تومامە دێ ئەلێرە یارمەتی مەدەدا و یارمەتی قوتابیان دەدا. باسی قۆناغەکانم بۆ بکە، باسی چۆن قۆناغانەتی ئەلێرە بە چەند قۆناغ تا دەپەڕێ. قۆناغی یەکەم ڕزبەندێ لە بۆ قوتابیەکە، ئەمە هەڵدەستن بە ڕزبەندیکردن بەپێی دەرەجەکەی خۆی. قۆناغی دووەم مناقەشەکردنە لەسەر ئەو بەشەی کە بەخۆی دەوێت ئایا ماڵەوە دەینێرنە دەرەوە یاخود ناینێرن، پارالیلی دەکا یاخود نایکا. قۆناغی سێەم پرێنتکردنە، ڕۆژی دواتر دەگەڕێتەوە لای ئێمە. قۆناغی چارەم کاتێک کە ئێمە نردمان ختمێکی لێ دەدەین بۆ ئەوی فۆرمەکەی بێ کێشە بێ لەلایەن ئێمەوە کە نێردراوە لە بۆ سیستەمی زانکۆلاین. پێم وای بە لە بەرامبەردا بڕی پارێک وەردەگرن، ئەم پارەی بۆچی وەردەگرن، بۆچی بەشێک لە سنتەرەکان بە خۆڕایی ئەو سیستەمە پڕ دەکەنەوە ئێوە پارە پڕی دەکەنەوە؟ ئێمە لۆ پارە وەردەگرین وەکو پەیمانگای پۆلی 12 کەمە زیاتر لە 13 ساڵە ئەلێرە ستافمان هەیە، بەردەوامین هەمومان کەسی شارەزا و بەتوانانە. فلەبەر ئەو هۆکارەیە ئەمە بڕێک پارە وەردەگرین لەبەر وەرگرتنی شوێنەکە، 1 2 ئەو کەسانی کە ئەلێرە دێن، 3 نانخواردنە مەسروفکردنیانە، 4 و ئەوانەی کە بە خۆڕایی پڕ دەکەنەوە هەمووی کەسێکی سەرەتایی نە لە ناوەزعەکە باشە خۆیان لەسەر قوتابی فێر دەکەن یاخود معلوماتێکی تەواویان پێی نییە. فلەبەر هەندێ ئەوەی کە ئەلێوێن دەر بە خۆڕایی لە بۆ تەڵەبان پڕ دەکاتەوە پاش 2-3 ساڵ دەگەڕێتەوە لای ئێمە وەکو ئوستاز دادەنیشێ بۆی فۆرم لای قوتابی پڕکاتەوە. دەستان خۆش بیتن. سوپاس کاک مەریوان. سەنا کۆساریان دەبینی لەوێنەکەدا دیارە خوێندکاران لە بەرامبەر ئەو کەسێک کە فۆرمەکە پڕ دەکاتەوە لە بەرامبەری دانیشتون ڕاوێژ دەکەن، سیستەمەکە پڕ دەکەنەوە پاڕەلێرە ئێوارانە یاخود ئەوەی خۆڕایە پێی دەڵێن زانکۆلاین و کوتم لە وەزارەتی خوێنی باڵاش یانی چەند جارێک لە ڕێگەی وتیبێژەکەی ئاماژەی بۆ داوە کە لە سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان ئەوان سنتەری تایبەتیان هەیە، مامۆستای بە ئەزمون شارەزا کەسی پسپۆریان هەیە کە دەچن فۆرمی زانکۆلاین پڕ دەکەنەوە. داوا دەکەن خوێندکاران کە پۆلی 12یان تاوا کردووە بۆ ئەوی فۆرمەکە پڕکەنەوە لەو سنتەرانە لەو شوێنانە بن کە سەر بە حکوومەتن و سەر بە زانکۆکان و بە خۆڕایش پڕی دەکەنەوە. بەڵام بەشێک لەو سنتەرانێک لەو سنتەرانە ئێرەیە کە ڕەپارەیەک وەردەگرن لە بەرامبەر پڕکردنەوەی ئەو فۆرمە بۆ خوێندکاران یاخود دەرچوانی پۆلی 12. بەڵێ گەیلان سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ میوانەکەش.